ئامادەبوانی بەڕێز و خۆشەویست موسڵمانانی ئازیزی شاری چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری سەرەتا هەموو لایەکتان بەخێر بێن. ئەسەلام عەلەیکوم. دیارە لەسەر داوای زۆرینەی خەڵکی ئەم سنوورەی ئێمە کە لە ساتە وەختێکی وەک ئێستادا خۆمان نەزانین باران بارین تەئەخیر بووە بە بەراورد بە ساڵانی ڕابردوو دواکەوتووە، ئێمەش لە هەموو شتێک زیاتر پێویستیمان بە بارانی ڕەحمەتی خوای پەروەردگار هەیە. حەزیان لێبوو جەماوەری ئەم سنوورە لە ڕۆژێکی وەک ئەمڕۆ لەم ڕۆژە پیرۆزە کە ڕۆژی هەینیە بە کۆمەڵ لەم شوێنەدا سنەتێکی ئازیزی خوا صلی الله علیه وسلم جێبەجێ بکەین کە ئەویش سنەتی نوێژە بارانەیە. بە باشمان زانی چونکە باران زۆر تاخیر بووە، مەڕووماڵات و فەلاحەت و زەویزار هەمووی پێویستی بە بارانە، بۆ کۆبووین سنەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زنوو بکەینەوە، هەمومان بە نیەتێکی پاک دوعا بکەین، بڵێن خوایە بیکەیتە خاتری گەورەی خۆت و سیفەتە بەرزەکانت بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێری. چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کە دوعاشتان کرد داوای بارانشتان کرد هەر مەڵێن باران ببارێ، بڵێن خوایە بارانێکی بە ڕەحمەت. و ئێمەش لێرە لەم کۆبوونەوەیە داواکەین بە نیەتێکی پاک ڕۆکەینە بارەگای پەروەردگار، داواکەین خوای پەروەردگار بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێرێ. و لای خۆشمەوە پێشنیارە تریشم هەیە بۆ سەرجەم ئەو خەڵکانی سەرمایەدارن بەتیان ئەوانەی کە مەڕووماڵاتیان هەیە هەرم نوێژە کیفایەت نییە، هەوڵدەن لەجێ خۆیانەوە وەزعەکە قەیرانە، کۆمەڵە کەموکڕی لە ناوچەکەی و لە سنوورەکە و لە هەرێمەکەمانە هەیە، هەر کەسێ بتوانێت بە جۆرەی توانە ئەگەر لەجێی خۆیەوە هەر مەڕدارێ بتوانێکی یەکسەر حیوان بکاتە خێر لەگەڵ ئەم نوێژە بارانەیە ئینشاءالله خوای پەروەردگار هەردووکێ کات دە کەفارەتی ئەوەی هەم بارودۆخەکە هەم بارانێکی بە ڕەحمەتمان بۆ بنێرێ و خێر و بەرەکەت لە ساڵی تازەی 2018 ڕوو لە هەموو لایەکمان بکا و خوای گەورە مسلمانان و هەموو لایەک سەربەرزی دنیا و قیامەت بکە ئینشاءالله. ئەو مانجی 12 هەتا ئێستا هیچ باران نەباریەوە، خەڵکی چەمچەماڵیش بەڕاستی بە خەڵکێکی مسلمان مەشهورن، خەڵکی چەمچەماڵ و دەوروبەری و ئێستا کۆبوونێتەوە لەم شوێنە کە بۆ ئەوەی نوێژە بارانە بکەین و خوا ڕەحم بکە بۆی باران ببارێت و بەڕاستی ئەرز پێویستی بە ئاوە، ئاژەڵ پێویستی بە ئاوە، خەڵک پێویستی بە ئاوە. بەڕاستی ئێمەش داواکەین لە خوای گەورە کە بارانی بە ڕەحمەتمان بۆ بنێرێ بۆ ئەوەی پەڵە بدا ئیمساڵ و ئاو زۆر بێ لە ناوچەکەمانە. ئەم نوێژە بارانە ئەوەکەین لەبەر ئەوەی کەوا خوای گەورە ڕەحم بم ئەرز و ئاسمان و ئەم هەمووی لولۆ و کەم کائینات بکەکەوان بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنێ ئینشاءالله و عەونەتی خوا بۆ هەموو نوێژە بارانە لەم کاتەیە بە بەنسبەتی ناوچەی چەمچەماڵ دواکەوتووە گەرمیان، ناوچەیەکی گەرمیانەوە گەلێ دواکەوتووە، تقریبا 2 مانگە باران زیاتر دواکەوتووە. مسلمانەکان خۆتان ئەزانن خوای گەورە بێنیازە لە هەموو کەس
و مەخلوقاتی خوا خاوەنی نیازن بەخوا. ئێمەی عیبادی خوا محتاجین بە کەرەمی خوا، چ مسلمانان و چ غەیری مسلمانان و هەموو گیان لەبەران، حتا جەمادات و دار و گوڵ و باخ و ئەوانە هەمووی محتاجی لوتفی خوان و بە ئەمری خوا و بە لوتف و کەرەمی خوا هەمووی لە کارایە. خواتان لەبیر نەچێ مسلمانەکان، لە پێشا ئەو ئامۆژگاریە بۆ خۆمی ئەەکەم ئەمجا بۆ غەیری خۆم، باخوامان لەبیر نەچێ بۆ یەک لەحظەیش. خۆمان لەوانە لەو شتانە بپارێزین کە خوای گەورە حرامی کردووە، ئیطاعی خوا بکەین ئەو ئەمرانەی ئەمری پێ کردووە، و سەبرمان هەبێ لەبەر هەموو ناڕەحەتیەک، هەر ناڕەحەتیەک و هەر جۆرێ لە ناڕەحەتیەکان، چونکە خوای گەورە ئەهلی سەبری خۆشەوێ و لەگەڵ سابیراندایە. نیعمەتەکانی خواتان لەبیر نەچێ ئەو نیعمەتانەی کە هەرگیز لە ژمارە نایەن. ئیستیغفار بکەن، داوای لێخۆشبوون لە خوا بکەن هەموو کاتێ، بە تایبەت ئەمڕۆ کە ئێمە نوێژە بارانە ئەنجامە دەین، ئەستەغفر الله زۆر بڵێن. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين. والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب فمهل الكافرين أمهلهم رويدا. الله أكبر. السلام عليكم ورحمة الله. السلام عليكم ورحمة الله. يا ربي إخواني الدفارين وعبدك داما وفقير وزليلين، يا ربي إخواني بركتي خود برجي مسلم عرزيا، خوايا بخرافي خومان نيكي برحمو بزي خود بكي، خوايا رحمة بداركان بكي، بدرختكان بكي، بآجل بكي، بمزوية بكي يا الله. يا ربي خدايا عرزيكي وشكو رقوتك، خوايا آسمانك بر بركت، خوايا برجاني بسرمان لبركتي خود، خوايا برجاني بسرمان لرحمتي خود، خوايا رحمة اللي يبكي يا الله. لخوا بزيادة من دوا لخوا كنا مرم هي نعرض ما بس دوانزة ساعات ودوانزة ما هوتن دعاء خير كم بو أجار بو بشر بو كش نوع يقول قش سناتي فرتري بو تايبتي بو باران باراني زحمته خوای الرحمن يبكي خوا باران من بو بواريني خوا لا نواز نوين خوا ماروتيك من خوا قملرزتيكي نغا خوا قندكان من آغداريان بكي خوا بيسمرقكان من بباريزي خوا وراتمان ئاوەدان کەی خوا هەرزان و معافیمان بۆ بنێری. دیارە گردبنەوەی مسلمانان ئەلەم ساحەیە بە بۆنەی ئەوە بوو کە باران لە کاتی خۆی تەخیر بووە، مسلمانان هەمویان لە چاوەڕوانیان بۆی کە خوای تەعالا دەروی ڕەحمەت بکاتەوە. دیارە ئەوەش بەڕاستی ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە کار و کردەوە و ڕەفتاری بەندەکانەوە، بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕێنمایی مسلمانانی ئەکرد کاتێ ئەگەر باران دوا بکەوتایە
ئەی فەرموون تەوبە و ئیستیغفار بکەن و گردنی یەک ئازا بکەن و حەق و حقوق بگێڕنەوە و ڕووبکەنە خوای تەعالا و یەکێک لە شێوازەکانی ئەوە بوو کە ئاوها لە دەشت و لە شوێنێکی دەرەوەی مزگەوتەکانە کۆ ئەبوونەوە نوێژیان ئەکرد و ڕویان ئەکردە خوای تەعالا و داوایان ئەکرد بەڵکو خوای تەعالا دەرو بکاتەوە. ئێمەش ئینشاءالله زیندووکردنەوەی ئەو سونەتەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم و وڵاتەکەشمان بەڕاستی پێویستی بە بارانە. ومێدمان وایە خوای گەورە بە ڕەحمی خۆی دڵی مسلمانان خۆشکە، هەروەکو چۆن مسلمانان کۆمەڵی مسلمان بە دڵگەرمیەوە لە هەموو لایەکەوە هاتن ئەو سونەتەی پێغەمبەریان زیینو کردەوە. ئومێد دەکەم ئینشاءالله خوای تەعالا بە ڕەحمی خۆی هەر لەبەر خاتری زیینوکردنەوەی ئەو سونەتە و داواکردنی ئەو هەموو مسلمان و گەورە و بچووک و پیر و بەتەمەنانە ئومێد دەکەم خوای تەعالا ئینشاءالله دوعامان لێ وەرگرێ و خوای تەعالا بارانی ڕەحمەتمان بۆ بنێرێ و وڵاتەکەمان ئاوادان کاتەوە. دیارە معلوماتی جەنابتانە ئومێدەیەکە باران تاخیر بووە تا ئەمڕۆژێ مەڕۆک و شاری چەمچەماڵ و دەوروبەری ناحیەکان و گوندەکان ئەمڕۆ هەستان بە زیندووکردنەوەی و سونەتەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نوێژە بارانەمان کرد. خوای پەروەردگار دوعای مەزلومێ دوعای پیاوچاکی قبول کە بە خاتری ناوجوانەکانی خۆی بەڵکو خوای گەورە بارانی بە ڕەحمەت بنێرێ ئینشاءالله. حەمد و سوپاس بۆ خوای پەروەردگار کەوا مۆفەقی کردین ئەمڕۆ لەم شوێنێدا نوێژە بارانەمان کرد. ئینشاءالله خوای گەورە دەروی خێر لەم خاک و لەم وڵات و لەم شار و چکە و لەم دیهاتانە ئەکاتەوە مادام خەڵکێک نەبوونی و داماوی خۆی ئاراسەی خوای پەروەردگار بکە. ئینشاءالله خوای گەورە عەبدەکانی هەمیشە و هیچ کاتێ مەویست نەکردووە. بە ئومێدی ئەوەی خوای گەورە بارانی بە ڕەحمەتمان بۆ ببارێنێ بەسەر خاک و وڵاتمانە ئینشاءالله. ئێمە بە تەوبە و ئیستیغفارەوە هاتوین. خوای گەورەش خۆی ئەفەرمێ فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا. تمنى أكين وبارين ولا خوي متعال إن شاء الله بێبەشمان نەکا لەو ڕەحمەتەی لەو بەرەکاتی ئاسمان ئینشاءالله بەرەکاتی ئەرز و ئاسمان بەسەر خاک و وڵاتمانە ببارێنێ. خوای گەورە دەروی خێرمان لێ بکاتەوە لەم میلەتە ستەم دیدە لێکرا و مەزڵومە. خوای گەورە لە هەموو لایەک دەروی خێر بکاتەوە ئینشاءالله. دەستی ئەم کەناڵی ئێوەش خۆش بێکەوە لە هەموو شوێنێکی باش و جوان دەور ئەبینن. خوای گەورە مۆفەقتان کا و سەرکەوتوو بن ئینشاءالله. ئێمە هاتوونە بۆ ئەم نوێژە بارانە داوە لە خوایە ئەکەین بارانی ڕەحمەتەوان بۆ ببارێ. پێویستیمان بە بارانی ڕەحمەتە. خوایە بە ڕەحمی خۆ ڕەحمان لێ بکەی. خوایە بە ڕەحمی خۆ ڕەحمان لێ بکەی. بەکردوی خۆمان لەگەڵمانان نەکە یا رب العالمین. عەبدێکی زەعیفین داوای خێر و ڕەحمەت لە تۆ ئەکەین. زەعیفین یا ئەرحەم الراحیمین. خوایە بە گونەهباری خۆمان لەگەڵمان نەکەی. خوایە بە گەورەی خۆت ڕەحمان پێ بکەی. ڕەحم لەم وڵاتی ئێمەش بکە یا ئەرحەم الراحیمین. وەڵام دانیشتوانی شاری چەمچەماڵ و شۆڕش و دەوروبەری ئەمڕۆ کۆبوونەتەوە بۆ ئەنجامدانی نوێژە بارانە بە ئومێدی ئەوەی خوای گەورە بارانی بە ڕەحمەت بنێرێ و زیندەوەران و گیانەوەران و زەویزار تێر ئاو بکات. ئینشاءالله خوای گەورە دوعای یەکێک لەم کەسانی کە لێرە کۆبوونەتەوە قبوڵێکات دوعای پیرە پیاەک مناڵێک کەسێک قبولکە بارانی بە ڕەحمەت بنێرێ بەسەر ئەم گەل و میلەت و خاکە. ئینشاءالله خوای گەورە بارانمان بۆ بارێن. ئینشاءالله خوای گەورە باران بارێنێ و خوا ڕەحم لە فەقیر وەژارەکە ئینشاءالله. خوای گەورە لە هەموو مسلمانە ڕازی بێ. خوای گەورە قافی بەڕەحم بکاتەوە ئینشاءالله لە فەقیر و هەژار و داما.